سێشت هەیە پێش گۆرانی وتن مەیخۆ. ئەگەر تۆ ئەکتەری یاخود بێژەری یاخود گۆرانی بێژی تکایە لە کاتی تەسویر و تەجیلاتە ئەم سێ شتە مەخۆ. لەگەڵ مابن بزانن بۆ. ڕەنگە بەلاتەوە سیر بێ شتەکان تەندروستین زۆرێکیان، بەڵام لە لایەکی ترەوە زیانمان پێگەێنێ. یەکەم دوو شت کە نابێ بیخۆیت و لێی دوورکەیتەوە خەیار و کاهووە. خەیار و کاهوش لەبەرەوەی قەبارەکانیان گەورێ و پڕن لە ئاو، کاتێک تۆ دەیخۆیت گەدەت پڕەکە. تەنانەت پزیشکەکانی کە ئامۆژگاری خواردن و داترشنەکان کە ئامۆژگاریتانەکەن زۆرترین میوە یاخود زۆرترین سەوزە کە گەدەتان زوو پڕەکە وی خەیار و کاهوو پڕن لە ئەلیاف، فایبەر، نازانیتر بە کوردیشی پێڵێن. لەبەر ئەوەی ئەم خەیار و کاهۆی کە تۆی خۆی پەستانە خاتە سەر دایەفرام کە پێشتر لە ڤیدۆکانی ترا باسم کردووە گرنگترین بەشی هەناوە بۆ هەناسەدان، پەستانە خاتە سەر ئەوە لە کاتی گۆرانی وتنە کەمێک هەوای کە دێتە دەرەوە باڵانس نییە لەرە لەرەکە. لەبەرەوە ئێمە ئەم شتەمان نایە، ئێمەمانەوە زۆر ئسترخابی زۆر ئیسراحەت بی کاتێک کە تۆ ئەداکە ئەەکەی. سێهەم شت کە زۆر گرنگە نەیخۆی پێش گۆرانی وتن و پێشچوونە سەر ستەیج و پێش تۆمارکردن و دەنگی و وەکووتمان تەجیل و تەسویر بنێشتە. لە کاتێکە بنێشکە ئەجووی هەوا هەڵەمژێ بۆ ناوە. ناو پزیشکیەکەی بە هەڵە نەکەم ئابرۆفیجیای پێوترێ، واتە هەوا قوتدان. لە ئەنجامی جوودانی بنێشت دەبێتە هۆی پاڵنانی هەوا بۆ سەرەوە بەرەو حیجاب الحاج کە پێشتر باسمان کردایە فرامی پێڵێن. ئەم پەستانە دەبێتە هۆی هەناسە کورتی. باڵانس نابێ هەناسەدانتان، واتە نایەکسانی هەناسەدانە بێت. بە هەمان شێوە ئەم پەستانە لە ناوە دروستە بێ کاتێک کە تۆ گۆرانێڵەی هەنێک جار هەستەکەی هەناسە و بەژناکە و دڵە پەلەپەلێە و ئەمان دڵنیام ئەوانەی کە چنە سەر ستەیج و ئەدا ئەکەن ئەمانیان هەموو توش بۆ دەزانن من باسی چیەکەم. یەک خاڵی گرنگی تر کە لە کاتێک بنێشتە جووی ئەم ماسولکانەی ئێرەمان هیلاکەکە گرژەکە کە ئەمە شتێکە ئێمە نامانەوێت وابێ بەڕاستی لە کاتی گۆرانوتنە. تۆ بە هەموو شێوەیەک ئەم ماسولکانی کە تۆ بەکارێنی بە هەموو شێوەیەک زۆر هێمن و چۆنەڵی گرژ نەبوو بێتن، واتە خاو بنەوە بۆی بتوانانی لە کاتی گۆرانوتنە تۆ بەکاریان بێنی.